ئەندامێکی پارلەمانی کوردستان ئاشکرای کرد بەپێی بە دووادەچوونەکانیان ڕێژەی بەشداریکردن لە پرۆسەی خوێندنی ئەلکترۆنی لە هەرێم لە ئاستێکی زۆر نزمدایە. ئەوەش نیشانەی فەشەلی ئەلکترۆنیە. نیوەی ساڵی ڕابردوو نیوەی ئەو ساڵیش دابڕاون لە خوێندن چکە ئەلکترۆنیەکە قوتابی ناچێتە سەر ئەوەی کە ئێمە دراسەمان کردووە ناچێتە سەر لینکەکە و هەروەها بەشداری لە خوێندنی ئەلکترۆنی ناکە کەوا بێ بە تایبەت پۆلی 1 و 2 سەرەتایی ئەوەی کە پار یەک بووە سوودێکی وای نەبینیوە خەتەر لە پرۆسەی خوێندن لەسەر ئەو دووجیرە زۆرە و پۆلی 12 ئامادەیش کە بە تایبەت ئەو کاتەی کە وەزارەتی پەروەردە ڕایگەیان دەکاتی خۆی تاقیکردنەوەی پۆلی 12 دەکرێت ئەمەش پێم وایە پرۆسەی خوێندنی پۆلی 12 زۆر دوای خستووە و هەروەها لەوانەیە لە داهاتوو لە ئەنجامی نەتیجەکان ببینین کە نەتیجەی چەند خراپی هەبووە ینی کە لەناو هۆڵەکانی خوێندن بۆ ئەو سێ قۆناغە خوێندن بۆ هەموو قۆناغەکان هەر پێم وایە زەرەر و زیانی زۆر بووە بەڵام بۆ ئەو سێ قۆناغە زیاتر بووە. ئەندامێکی مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش باز لەوە دەکات ڕەوشی خوێندن لە ناوەڕاست و خوارووی عێراق هیچ گرفتێکی نییە بەڵام لە هەرێمی کوردستاندا خوێندن بە سیاسی کراوە و لە ترسی بایکۆتی مامۆستایان پرۆسەی خوێندنی ناو هۆڵەکان دەست پێ ناکاتەوە. دیارە ئەو پرۆسەی کە پێی دەگوترێت ئەلکترۆنی لە کوردستان فەشەلی هێناوە و ناتوانێت لە ئەرزی واقع جێبەجێ بکرێت ئەو پرۆسەیە لەبەرەوەی ئێمە خۆمان دەبینین قوتابیمان لەوانەیە خانەوادابی نەتوانێت ئەنتەرنێت دابین بکە بۆ منداڵەکەی شوێنمان هەیە لە شوێنە شاخاویەکان لەوانەیە شەبەکەی ئەنتەرنێتی نەبی کارەبای نییە کێشەم هەیە کۆمەڵێک کێشە و ئیشکالەتی هەتا ئێستا لە 120 نەیتوانیوە لە کوردستان پرۆسەی خوێندن بە شێوای ئەلکترۆنی سوود لێ ببینی بەڕاستی ئێستا خۆمان دەبینین لە کەرکووک لە مووسڵ لە شار و شارچەکانی خواروی عێراق دەوام دەستی پێکردەوە کێشەشیان نییە ئەوان یعنی ئێمە بەس لەبەر ئەوەی ئەوە بۆ ئەوە دەگەڕینەوە ناتوانێت حکوومەت هەرێمی کوردستان شایستەداراییەکانی مامۆستایان دابین بکات لەبەر ئەوەشە دەرگای قوتابخانەکانی داخستووە. بەرپرسێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمیش نایشارێتەوە کە ڕەوشی خوێندنی ئەمساڵ مەترسی جددی لەسەرا. تاکو ئێستا پرۆسەی خوێندن بەباشی بەڕێوە نەچوو ئەگەر بڵین وەکو ساڵان بەباشی بەڕێوە چوە ئەمە ڕاست نییە طبعاً کەم و کوڕی پێوە دیارە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئێمە هەوڵمان داوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئێمە بتوانین وەختێکدا بنین کە پرۆسەی خوێندن بەردەوام بێ دەیەکە بە بەردەوامی قوتابخانەکان ئەەکەینەوە و ئەگەر وانە بوو لە مانگی دووە بە سێ ڕۆژ ئەەکەین ڕاستە خوێندن پاشەکشەی کردووە ڕاستە ئێمە نەمانتوانیوە حتا بە قوتابخانی ئەلکترۆنی بە تایبەتی کە باسی پۆلی 12 کرد نەمانتوانیوە زۆر لە پرۆگرامەکانی پۆلی 12 تەختیە بکەین لەبەر ئەوە وەزارەتی پەروەردە ئەو پلانەی هەیە کە چاوێک بە پرۆگرامەکانی شاب بخشێنێتەوە ئەمەش هەشتا تا ئێستا جێگەی باسە. بەر لە دەستپێکی پرۆسەی خوێندنی ئەمساڵ زۆرێک لە مامۆستایان و ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان هۆشداریان لە مەترسی خوێندنی ئەلکترۆنیدا بەڵام بەرپرسانی هەرێم بەبێ گوێدانە هیچ کەس و لایەنێک ئەم پرۆسەیان کردە ئەمری واقع لە هەرێمدا ئەمەش مەترسی زۆری لەسەر ئایندەی کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان دروست کردووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.